خاڵی دووهەم دەردی هەڵەشەیە. شەهیدی خۆی لە خۆیان مەبەست نییە مەگەر لە چەند حاڵەتێکە کە دواتر ئینشاڵڵا باسییانەکەن. بەڵام مەبەست لێی سەرخستنی دینەکەیە. بەڵام خۆزگە خواستن بۆ شەهید بوون و بەرەو پیرەوە چوون و ئەوانەشی تەبان شیاوە شتێکی قوبوڵ و چاکەیە. مجاهید خۆی فڕێداتە ناو جەرگەی دوژمنەوە دایان هۆکاری مەرگهێنی بەرەو ڕوودێ، بەڵام کە چاوی ناترسێت و هەر بەرەو پیری مەرگەکەی ئەڕوا ئەمە جوامێریە، ئازایەتیە. خوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمان پێخۆشە، بەڵام وریایی لە نیەتەکەیەتی کە مەبەستی خۆ بە کوشتدان نەبێ، بەڵکو مەبەستی چاوشکانی دوژمن و بەزاندن و سەرخستنی ئیسلام و مجاهیدەکان بێ. ئەمەی لەبەرچاو بێ، با بشکوژرێ کە کوژرا شەهیدیەکەی مسۆگەرەکە. سەرخستنی دینەکەش بە ڕەنج و خوێنی ئەو هەزارانی وەکو ئەو دێتە دی، هەروەکو کە بە خوێنی پاکی شەهیدانی یاوەران چەسبە. بڕوانە ئەم بەڵگانە. فرمودي متفق عليه كأفرم من قاتل لتكون كلمة الله هي العليا فهو في سبيل الله. هر كسك بو أو جنگا كدين كي خوا سركوه أولا بيناوي خواه. أبيني پیغمبر خوا صلى الله عليه وسلم ما بستكي لجهاد كردنك بالروشني دياري كردو كأبي بو سرخستني دينك بي نك شهيد بون. كلوانيا بيت دي ولا أنا شنيت دي مگر بو أنا خواي جور هلي أنا بجير بو شهيدي وكو فرمي ويتخذ منكم شهداء شهيدتان لهلا بجير چونك الشهيدي فلو آستو منزلية وكو وتمان دواي پیغمبرانو صديقين بلي شهيدة كان دي انجا يبيعو تشاك. خواي جور فرمي فقاتل في سبيل الله لا تكلف إلا نفسك وحرض المؤمنين عسى الله أن يكف بأس الذين كفروا. لبيناوي خوا دا بجنج داوا لە کەسی تری غەیری خۆت مەکە، بەڵام مسلمانان بۆ جەنگ و جیهادەکە هەندە، بەڵکو خوای گەورە بیان کاتە هۆکاری ڕاوەستاندنی دەست درێژی و ستەمی کافران و بێهێزیان بکات پێی. ئەبینی خوای گەورە جەنگەکەی فەرز کردووە بەو مەبەستەی دەسەڵاتی کافران لاواز بکە، ئەن یەکوفە بەئسە الەذینە کەفەڕوو. ئەم خاڵە زۆر گرنگە برایانی عەزیزی من، زۆر زەروریە چەکدار بین بۆی نەمانکوژن، زۆر زەروریە کە چوشینە ڕوبەڕووبوونەوە کە وایان لێ بکەین ئەوان دەسەڵاتی دەستدرێژی کردنیان نەبێ ئەن یەکوفە بەئسە الەذینە کەفەڕوو. لە شوێنێکی ترا فەرمێ تا فیتنە سازی کافران بوەستێ. فیتنەش لە قورئانەکە هاتووە مسلمان پەشیمانکردنەوەیە لە دینەکەی، یعنی ناچارکردنێتی بۆ پاشگەزبوونەوە یا ناچارکردنێتی لەسەرەوەی کە ئوسولیانە بیر نەکاتەوە و پابەندبوونێکی تەقواکارانەش بە دینەکەی پابەند نێ. بۆیە فەرمێ حتا لا تەکونە فیتنە. لە شوێنێکی ترا فەرمێ بۆ ئەوەی کافرەکان زەلیل و ڕسوا ببن و زەبری دەستی ئێوە بخۆن قاتیلوهم يعذبهم الله بأيديكم. لە هەموو ئەم ئاەتانە و ئاەتەکانی هاوشێویانە کە باس لە جەنگ و جیهادەکە ئەکەن مەبەستەکە دەرەخەن کە لاوازکردن و بێدەسەڵاتکردنی کافران و سەرخستنی دینەکەیە، چونکە خوای گەورە دینەکەی بە حەق ناردووە و ناساندووە و هەر ئەویشی پێقبوڵە. هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره المشركون. ئەوە خوای گەورەیە کە پێغەمبەرەکەی خۆی بەڕێنماییەوە ناردووە و دینی حەقی بۆ کردوونەتە بەرنامای وە کە بە مرۆڤایەتی بگەێنرێ و بە کوێرایی چاوی دژمنەکان و مشریکەکانیش بەسەر هەموو دین و دیدێکی تر ئازاڵیەکە. هەروەها جەنگ و جیهادەکەشی هەروە کردو بەهۆی سەرخستنی دینەکە قاتلوهم وقاتلوهم حتى لا تكون فتنة ويكون الدين كله لله. لەگەڵیانە بجەنگن تا زاڵە بن دەسەڵاتی ئەوان وانامێنێ کە مسلمان لە دینەکەی پاشگەز بکەنەوە، ئەو کاتەش دەسەڵاتی باڵا و سەروەری بۆ دینەکەی خوا ئەبێت و بەس. کەوابوو مەبەستی یەکەم و سەرەکی ترینی جیهادەکە سەرخستنی دینەکەی نەک شەهید بوون. مەبەست لەم دیاریکردنەش گرتنەوەی جڵەوی هەڵەشەیی و خۆپێدادانی هەڕەمەچی ئەو کەسانێک کە حەماس گرتوونی، کە جاری وەهای هەندێک کەس ئازان لە مسلمان و غەیرە مسلمانیش خۆ فڕێداتە ناو جەبهە و کوشتنەکەەوە، بەڵام ئیسلامەوێ بیان جێڕێتەوە ناو بازنەی حەقیقی ئازایەتی کە ئەمەیان هەڵەشەییە، ئەمە لە سنوور دەرچوونە، ئەمە بە عەرەبی پێوترە تەهەور، ئەنگەڕێنێتەوە ناو بازنەی ئازایەتی کە وا لە نێوان ترسنۆکی و هەڵەشەیەکەیە. هەڵەشەیی لە حاڵەتی تری جیهادیشە هەیە، ئەشێ بۆ کەسێک ببێتە سیفەتی بەردەوامی ڕەفتاری، بەڵام لێرە مەبەستمان لەوەیە کە بێحساب خۆی خاتە بەر دژواریەکە،
خۆی بە کوشتەدا بێ ئەوەی حساب بۆ ئەو بکە ئاخۆ چەند و چۆن و چ زەربەیەکی لە دوژمنەداکە ئەمەشیان گرنگە تۆ خۆت بخەیتە پەنا 20 بەردەوە دەرنەکەوی لە دوژمن هەتاکو 20 کەسیان لێکوشی اینجا بکوشێتەوە ئەگەرچی لە هەندێک حاڵەتە باشتر وایە خۆی دەرخەوا بکە و هجومێ بکاتە سەریان وەکو خۆتەقانەوەکە یان وەکو ئەو مجاهیدەی چواردەوری ژیراوە ئەگەر خۆشی بدا بەدەستەوە هەرەی کوژن بۆیە شاڵاویان بۆ ئەبات و بێباکانە بەرامبەریانەوەستێتەوە شەڕیان لەگەڵاکە وەکو لە سەریەی مەفرەزەکەی عاسمی کوڕی سابیتە دیارە کە چواردەوریان لێگیرا و جەنگان هەتاکو شەهید کران خوای گەورە بە شەهید وەری گرتوون و ئینشاڵە سەربەرز بوون کە باسەکانە لە کتێبی سیرە و مێژووی ژیان و شەرعناسانیانە هەیە وەکو لە کتێبی ئەلمغنیە هەیە کە لە مجلدی دێم لاپەڕ 553 بە تەفسیل باسی کرد بەڵام ئەگەر بواری هەڵاتن لەم حاڵەتەشە هەبوو پێویستە مسلمان هەڵە و خۆی ڕزگارکە ئەگەر زانی دەرەچێ ئەگەر زانی خراپتری لێ بەسەر نایە لەبەر ئەمەشە خوای گەورە هەڵاتنی لە جەنگە لە هەندێک حاڵەتە بە شەرعی ناساندووە وەکو ئەوەی کە لێرە هەڵهاتوە تا خۆی بگەێنێتە مەفرەزەیەکی تری پشت دوژمن یان بەرەیەکی تری مسلمان یا بۆ ڕزگارکردنی هەندێکی تر خۆی گەیاندووە خوای گەورە فەرمێ ومن يولهم يومئذ دبره إلا متحرفا لقتال أو متحيزا إلى فئة فقد باء بغضب من الله ومأواه جهنم وبئس المصير أما مهرشيا فەرمێ هەر کەسە لە کاتی ڕوبەڕووبوونەوەی دوژمنە پشتیان تێکات و هەڵێ بەرغەزەبی خوای گەوراکرێ جێی دۆزەخە بێ چارەنووسی خراپی تووشە بێ مەگەر کەسێک لەو بەرەیە خۆی دزی بێتەوە بۆ لایەکی تر یا خۆ بگەێنێتە کۆمەڵێک مجاهیدی تر لەمانەوە دەرەکەوێت کە مەبەستی سەرەکی جیهاد شکست پێهێنانی دوژمن و سەرخستنی دینەکەی